سروک امریکی بایدن لگل هفتای خوی روس داخوه مجارا گوتو بیجی جی اوکراینایه. بوجاره که جسال 2019 و هیزن امریکی لگونده کی باجاروک تلتمریه باکور و روجلاتا سوریه نوبداریه دکن. تاوی زیدبونا پیکتنین کووید 19 باجار نیویورک پیروزباهین سر سالا نو لتایم سکویر لدار دخه. سلاف گلی بینران هون بخیر هاتنا برنامه که نو یا کرد کنکشن دنگ امریکا لواشنطن. خوش هاتنەوە بۆ کورد کۆنێکشن و سەرەتاژ بە پەیوەندیە تەلەفۆنیەکەی نێوان سەرۆک جۆ بایدن و سەرۆکی رووسیا دەست پێ دەکەین. سەرۆک جۆ بایدن بۆ دووەم جار لە ماوەی یەک مانگدا ڕاستەوخۆ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی رووسیادا کردووە و داواشی لێ کردووە تا ڕەوشی سەر سنووری ئۆکرانیا هێور بکاتەوە. بەڵام کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەڵێن سەرۆکی رووسیا هیچ دڵنیاییەکی نەداوە. کۆشکی سپی دەڵێت ئەو پەیوەندیە تەلەفۆنیەی نێوان هەردوو سەرۆک 50 خولەکی خایاندووە. ئەم دووەمین پەیوەندیەش هاوکاتە لەگەڵ ناردنی دەیان هەزار سەربازی رووسیایی بۆ سەر سنووری ئۆکرانیا و جێگیرکردنیان. کاربەدەستانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن دەڵێن لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا و توێژێکی ڕژد و بنچینەییش کراوە، بەڵام وەک دەڵێن توندیش بووە. لە زوێکی مانگی یەکدا بڕیارە کاربەدەستانی واشنتن و مۆسکۆ لە ژنێڤ لەسەر هەمان دۆسێ کۆ ببنەوە. امریکا یک جچن ولاتین روجاوایی ین دموکراتن کو ریخستنین مافین مروف ین سربخواه دبیجن د سالین داویده دزگهین دموکراسیه لی کتنه جر ایریشان. دوی راپورته ده پسپورین دموکراسیه بحثا سدمین که امبونا آزادین دموکراتیک لسر آستا جیهانی دکن. جیهان شوک بود دما آلیگرین سروک بری امریکا دونالد ترامپ ششی مهایک یا سال 2021 بسر آواهی کنگرس دا گرتن داکو نهیلن کنگرس سرکتنا سرک جو بایدن پشراس بگد. دیمن تولی هفبون دناف کنگرس دا کو سیمبولا دیموکراسیا امریکایا باندورک بهزو نرینی هبو. بسپور دبیجن دمکی دا کو گلک لیکولین نشان دادن کو روشا دیموکراسی لسرانسری جیهان لاوازه. Why is Brazil going backward in democracy as it is at the same time that India is going backward? چما برازیل دیموکراسی دا پاش و دچه ده همان دمه دا هندستان جی. راستیا پاش و چونا برازیل چه پیوندید گلتشتن کل ترکیه هندستان و امریکا چه دبن هیا. بگشتی گلک ولاتن جدا راستی دجواریاتین. هر یک اگرین خواه. نها دی گلک دیموکراسیان دا هسته که گشتی هیا که هم ولاتین وان نکیف خوشن جه حکومتین خواه. و آماده نبو بربجیرن که سیستمی تگدن دنگی خواه بدن. لیکولینک جعالی ناوندا لیکولین یا پیو نشاده ده تنه 17 صدی جکسین وان ولاتین کو بجداری راپرسی بون دبیجن دیموکراسیا امریکا هجای چاولی گرنه لجاف 57 صدی کو باور دکن جاران نمونه کی باشتر بو. In our surveys is that people have real concerns about یجتشتن کو ام دبیرو بوچونن خلکی دا دبینن او کو خلکی گلک نیگرانی سر چوساندنا نژادی و اتنیکی لامریکا هيا پرانیا خلکی دبیجن اف پرزگریک زیاده رجدا یانجی پیچک لی پرانیا خلکی دبیجن اف پرزگریک زیاده رجدا ناکوکین کور لسر رگس پرستی و رول حکومت لامریکا جدما دا مزراندنا و حتانها هيا ریچارد وایک دبیجه دماکو پر آلی هر دمینه و جو بایدن شینا دانالد ترامپ هاته هل بجارتن نرین ناونتوین امریکا برنگه کی برچاف هاتن گوهرین. خلق زیادتر حج بایدن و سیاستاوی دکن جه ترامپ. حز دکن ببینن که امریکا به توای جهان را تکله. حز دکن تکلین پر آلی سبارت سیاست دروین امریکا ببینن. دماکو بایدن بجداری پیمانا کشو هوایا فرانسا و ریخسنا تندروسیا جیهانی کرد که اف سیاست جعالی خلکن ولاتن دن وهات پیشوازی کرن. پسپورین دیموکراسی دبیجن اگر امریکا بخوازه پیشوچونا دیموکراسی لجیهانی ببینه بیتویه که امریکا لأگرین بنگهین نرازی بونا خلکی بنیرد.
Globally, I would say that, as the United States looks با آوایەکی گشتی ئەس دەبێژم دەما و ئەمریکا چاوێ خوا دەدا وڵاتên ku bû دîموکراسiyê xebatê dikin pêdiviye bifikire ka çima hem welatiyên wan zêde nerehetin. Çi wane ew qas nerehet dike? Çi dibe eger awayekê ku piştgiriyê rêberên xirab û dij dîmokrasiyê dikin? Eger ew ji gendeliyê nerehetin pêdiviye ku Amerîka harîkariya wan bike. Eger ew ji rewşa abûyiyê nerehetin, mîna xelkê pîr û şîlî pêwîst e Amerîka harîkariya wan bike. Pispor dibêjin hewildanên ji bo parastin û pêşvebirina dîmokrasiyê li navxwe û derve ji bo Serok Biden û rêveberiya wî di sala 2022 wê mijarek serekî dijwar û wêvetir jî be. هاوپەیمانەتی دژە تێرۆریزم بە سەرکردایەتی ئەمریکا ئەرکەکانی خۆی لە عێراق گۆڕیوە لە هێزی شەرکەرەوە بۆ ئەرکی ڕاوێژکاری و هاوکاریکردنی هێزە ئاسایشی عێراقیەکان. ئەم ئاڵ و گۆڕەش لە کاتێکدایە لایەنە ناکۆکە سیاسیەکانی ئەو وڵاتە کەوتونەتە خۆ بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. ئەمەش دوو ڕووداوی گرنگی ساڵی 2021 عراق بوون. دکتۆر هەردیمێد پسپۆڕی سیاسی لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنساوە لە ڕێی سکایپەوە ڕاستە و خۆ لەگەڵ کورد کۆنێکشنە دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت گۆڕینی ئەرکەکانی هاوپەیمانێتی دژە تێرۆر لە عێراق چ جۆرە خوێندنەوەیەک هەڵدەگرێ پێت وایە عێراقیەکان بتوانن بەبێ هاوکاری بەرەنگاری هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم ببنەوە؟ ئەم کاتتان باشکاک باڵێن لە ڕاستیدا پێم وایە هێشتان بە عێراق لە ڕووی سەربازیەوە واتە لەشکری عێراق و دامورزەکانی تری پۆلیسی و ئاسایشی عێراق باوەڕ ناکەم توانایشی ئەو توان هەبێ لە بەراگاربوونەوەی داعش کە ئەم لەم دوایانەیە وەکو زۆر کەساگەدارم بەڕاستی لە نزیکەوە خەرێت چاو لە هەسانەوەی داعشەکەم داعش زۆر بەهێز بۆ بەتایبەتی لە گۆشەی لە سێگۆشەی دیالە و کەرکووک و سلاحەدین ومانە بە بەردەوامی چالاکییان هەیە وە چالاکیەکانی یەکجار زۆرە ژماری چالاکیەکانە تقریبا هەر لە ساڵی ئایندا گەشت بۆ تقریبا 1000 چالاکی وە قوربانیی یەکجار زۆر هەیە و زۆر بەهێز بوونە و خەڵکی جێگاوەیەکی زۆرە لە سوورە هاتوتە عێراقەوە و خەریکی خۆڕێخستنەوەن بە شێوشی گشتی 11 ویلایەتیان ڕێخستوتەوە. بۆیە ئەم یەکێکە لەو ئاڵنگاریە ئەمنیانی کە گێتە بەردەم دەوڵەتی عێراق و حکوومەتی ئایندا لە ئایندا ئەمریکا دەڕوات ئەم لە ڕووی ئەوان تر وەزیفەی شەڕیان تەواو بوو ئەتر ئەم لە مۆدو ئەوان وەزیفەی شەڕاوێژکاریان دەبێت بۆیە لەمڕۆ ئەمە تەحەدایەکە بێ عێراقیەکان بە شێوشی جدی لێ بڕوانن و کاری وەکڵە. باشە دکتۆر بخۆ دەزانی ینی لە ساڵی 2021 لە ساڵی 2020دا داواکان ئێژگار زۆر بوون بۆ چوونە دەرەوەی تەواوی هێزە بیانیەکان لە عێراقدا. ئەم داوایە بەڕای جەنابەت داوایەکی عێراقیانەیە یا داوایەکی ئێرانیانەیە؟ بەڕای من ئەم داواکاریانە داواکاریەکان زیاتر داواکاری بڵین ئێران فشار ئەهێنێ لە ڕێی بەتایبەتی لە ڕێی حاجی شعبیەوە کۆمەڵی یەکەی حاجی شعبیەکە ئەوانوێ ئەمریکا لە عێراق ڕۆڵی بەتایبەتی ڕۆڵ و مۆنۆپۆلی سەربازی عێراق ئەمریکا نەمێنێ. شکوان پیان وایە ئەگەر بە ئەمریکا وەزیفەی لە بەفەشوشی فەرمی وەزیفەی شەڕی تەواو بوو واتە هێزی لەشکری نەما ئەو کاتە زیاتر دەتوانن لە ڕێی حەجی شعبیەوەکانی حەجی شعبیەوە کاریگەریان لەسەر دینامیشی دەوڵەتی عێراق و دینامیکی سیاسی و دامەزگەکانی عێراق هەبێت. بۆی بەڕای من زیاتر داواکارەکان لە ئێرانەوە دێ و ئێران بە سەرۆکاری ئیدارەی ئەم دۆخادا دەنا باشیوشی گشتی با پێم وایە کوردەکان و زۆرێک لە سونەکان و بەشێک لە شیعەکان تا ڕادەیەک پیان وایە هێشتان مانەوەی ئەمریکا لە عێراق بەتایبەتی لە ڕووی سەربازی و ئەمنیەوە گرنگە بۆ ڕووبوونەوەی داعش و ئەو ئاڵنگاری ئەمنیانی کە لە بەهێشتان ماوەن. دکتۆر لە ساڵی 2011دا کاتێک کە سەرۆک ئۆباما بڕیاری کشانەوەی تەواوەتیدا لە عێراق زۆر کەس دەیگوت عێراق خرایەت سەر دەفرێکی زێڕین و پێشکەش بە ئێران کرا. لەم سەر وەختەدا ئێستا کە عێراقیەکان خەریکی پێکێنانی حکوومەتی نوێی خۆیانن لە هەڵبژاردنەکاندا پێناچێت ئێران ڕۆڵێکی ئەوتۆی هەبوو بێ. بەڵام بۆ لەمە دوا و لە پێکێنانی حکوومەتدا و چوونە دەرەوە و کشانەوەی ئەم هێزانەی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا چەندە دەرفەت بە ئێرانەدا کە ڕۆڵی زیاتری هەبێ لە پێکێنانی حکوومەتدا. کشانەوەی ئەمریکا لە ڕووی سەربازیەوە لەوازێ تا ڕادەیەک کایەی ئیمکانی ئێران کەمێ بە فراوانتر کە لە عێراق. بەڵام من بە قەنەعاتی خۆم ئێران ئەو دەسەڵاتەی نییە کە بۆ شێوەیە کە لە دەرەوە بۆی دروست کراوە ئەو قەنەعاتێکی وهەیە لە دەرەوە کە پێیان وایە ئێران
عراق باتري وعراق ستيت كليان ستيت يعني بوتا ولاتي شي دولتي شي عميلي انا ما براسي امرانجي هالي رانجي كزياده فانتازمايا كدرو دروسكراوا دناغر اواني كلا نزيك وعراق تشاوديري دوخي عراق كان ببيني من حفظان كان دوائي همو هيزاني كعراقي عراقين وايرانيين تجبه ايران تجبه هيمني ايرانيين سركوتني شي اوتوان بدسيانا سركوتني ام هيزانا معناش جوريها بو كامشي جورب وتا كومالغي عراقي بتايبتي كومالغي شيعي بینیمان پێش هەڵبژانەکانش بینیمان لە کاتی ناویچە خۆپشاندانەکانی تیشرین بینیمان تا چەند شیعەکان کۆمەڵگای شیعی دژ بە هەیمەنی ئێرانیا بۆ دەوڵەتیشی عێراقی سەروەری خەباتیان دەکرد. بەڵام دکتۆر ئەگەر یارمەتی مێمە نابێ و ڕاستیشمان لەبیر بچێتەوە کە هەندێک لەو هێزە دۆڕاوانە خاوەنی هێزێکی میلیشیایی گەورەن لە عێراقدا، یعنی هێزی چەکداریان هەیە، هێزی چەکدار بە ئەندازەیەک کە ماڵی سەرۆکوەزیری عێراق بردومانەکەن. گومانی تێدا نیە لەمەدا هاوڕای جەنابتم ئەوان هێزێکی چەکدارین جگە لە هێزی چەکدار و هێزیشی ئابووری چەندها مەکتەبیان هەیە دەستیان بە سەر کۆمەڵە مەلەفی ئابووریا گرتووە، هەروەها مەکینەیەکی ئەعلامی بەهێزیان هەیەواتە تقریباً خەوان سێ دەسەڵاتی گەورەن میدیایی ئابووری چەکدار. گومانی تێدا نیە ئەم هێزانە کاریگەری خۆیان دەبێ لەسەر ڕوتی سیاسی عێراق و لەسەر ڕوتی دەوڵەت و پێم وایە کارەکەش ئامانجی ئەمان ئەوەیە کە یانەوێ لە دەروی دەوڵەتی عێراق بێنەوە تا ئەیانەوێ هەندێسەی دەوڵەتی ئێران بێن لە عێراق. دوو هەڕەمێک حکومەتیشی مەدەنی هەبێ لە دەروی حکومەتە مەدەنیەش هەڕەمێکی تر هەبێ هەڕەمێکی ئاینی کە میلیشای خۆی هەبێ هێزی خۆی هەبێ ئەبم شێ بێگومان کاریگەریان دەبێت لە داهاتوودا. بەڵێ دکتۆر ئەردی ساڵی نوێت پیرۆزە و سپاس و پێزانینم بۆ بەشداری لە کورد کۆنەکشنی ئەمڕۆماندا سپاس گوزارم. لە ئێوەش پیرۆز بێ لە خۆشیدان. ji bo carayekê di dema ji dema vekê şana wan di cotmeha 2019 de hêzên Amerîkî roja çarşemê derketin gereke navbedariyê li gundekî nêzîkî bajarokê Tiltemir li Bakur û Rojhilata Sûriyê. Ji bo Kurdê Sûriyê ev pêşketin tê çiwateyê. Hêzên Amerîkî piştî vekşandina ji herêma Serêkaniyê ya 2019 roja çarşemê yekem car bû got dewreyeke Amerîkî li gundê derdarê yê Bakurî Tiltemirê geriya. Dewreya Amerîkî ji bingeha serbazî ya koalisyona navdewletî ya şerê dijî Daişê li Tilbeyderê derket û berê xwedabû Tiltemir beriya got bighêje gundê derdara ya got dikeve ser xeta cudekar di navbera hêzên Tirkiyeyê û Hesedê de. Ew gund rojane ji alî artêşa Tirkiyeyê û grûpên çekdariyên opsiyona Sûrî bi top û çekên giran tê armançkirin. Dema gerandina dewreya Amerîkî li gundê derdarê rewşa wê deverê aram bû û bêdeng bû. Şopîner bawer dikin got vegera hêzên Amerîkî li navçeya Tiltemirê ser xeta cudekar di demeke te tê got asta tobarandina artêşa Tirkiyeyê ser gundên û navçeya Zergan û Bakurî Tiltemirê pir giran bûye. Di heman demê de Daişê bi hêz vegeriyaya êrîşan pêk tînin. Ev cara yekem got piştî 2 salan hêzên Amerîkî digihêjin gundê derdara yê dikevin navbera hêzên Hesedê û Tirkiyeyê di baweriya min de Amerîka wê dixwaze got nakokiyên navbera her du hevkarên wê yê Hesedê bi Hesedê tê naskirin û Tirkiyeyê kêm bike û di baweriya min de jî dixwaze Îtîfaqiya Oktober têk neçe. Hêjayê bibîrxistinê ye got ev demeke dewreyên Amerîkî li bajarokê Tiltemirê digeriyan. Li gorî agahiyan got dibe got hêzên Amerîkî bingeheke xwe li bajêr saz bike. Heger ev yek pêk hat di hêzên Amerîkî û Rûsyayê di heman bajarî de bi cih bibin. Şopîner dibêjin got dê nakokiyên di navbera Rûsya û Amerîka li cîhanê bandorê ser rewşa Bakurê Sûriyê bike. Yani her çiqasî nakokiyên navbera Amerîka û Rûsyayê derbarê hin bûyerên cîhanî de weke Ukrayna û deverên din zêde bibin yekser bandorê ser rewşa Rûsyayê di hindirê Sûriyayê dike. Her wiha rewşa Amerîka ji di hindirê Sûriyayê de. Got her du alî jî wê nakokiyê wa divir de zêde binê Amerîka rêna di Rûsyayê di hindirê Sûriyayê de got hin berjewendiyê xwe bêtir pêk bînin taybet bi Bakur Rojhilatê Sûriyê.
هجای گوتنه گو د سال 2019 ده هزن امریکی جنافچه گری سپی و سرکانیه و کوبانیه طبقا رقا وکشیا و اولا هیج آلیه هزن روسی هات دا گرتن پشتی کنترل کرنا ترکی جباجار سرکانیه و گری سپی ره هزن امریکی گیهان نافچه باشوری تلتمره گو پشتی 2 سالان جفکشاندناوی کولانا کردین سوریه گشبینن گو تفگرا امریکی لهرمین کردین سوریه ریل بر ایریش نو ین ترکیه بگرن بتایبتی پشتی هفکرین ترکی و روسیه لأسیتانه زانا عمر دنگ امریکا نافچه تلتمر یەکێک لە هەنگاوە ئەرێنیەکانی ژنان دێنێن بە ئاڕاستەی پشتبەستن بە خودی خۆیان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان کە بە یەکێک لە هەنگاوە بەراییەکانیشدا دەنرێ بۆ سەربەخۆیی ئابووری و دارایی. 5 ژنی ئاوارە لە ئۆردوگای دۆمێز وەک لەم راپۆرتەدا ئاماژەی پێکراوە دەستیان کردووە بە پرۆژەیەکی بچووکی ئابووری تایبەت بە خۆیان. چندین جنین پنابر لکمپا دومیسیا پنابرین کردین سوریه کارگهک شیریناهیا وکریه و تیدا کار دکن او جنین ین بتن دجین و کس و کارین خو دبویرین جیاواز دا جدز دای کارگه بهاری کاریا ریخستیا IOM یا نیف دولتی بو هاتیه وکرن الحمد لله باشا يعني نجمرة قال لك خوشة شغل جي خوشة وهم نيزيكي مالي خونا وهم جمرة وقت قلتي مردودك جمرتي يعني قال لك ما هنا معلمين هفجي يعني شاربين صالمة مهفرة ما هو قال لك خوشة راستي وقت بيجي هم نفسي شي مرتاح دبن وهم ام آریکاریا خوشت کن آریکاریا مالی خود کن یعنی تشتاقش من لازم بهم بخوا ام شخورا وقت بيكتينا شتر يعني انك مساعدة ما بنيا يعني انه شعبي مالهن كديبي وكاريش هناي بشكي زحمة راسي بس قال لك خوش اجي جبر هبونا سر سالا نویا 2022 حزا پنا برو خلکی لسر درست کرنا ککانه اوانجی دوان روجان دا لکارگاه خو تنه گرنگی دایا چه کرنا ککان شغل ما حاليا هاي رو بهر دو روجا ام بس كيكات شيتكن تشكو بو سر سالا يجي وام هر يكي سر حسب ذوقات زبوني خو شيتكن ام اكتري كيف يعني بيجن دقنا يعني زبونه مجمع قايل بن وكيف ام كيف خوش انه او هر جاري كي بروخ بدنا ما وصار طلبيا ام جواره تشيكن بيجي قايل بن حروك يعني ولو مرجعك جمره ام كون جماله خدرت كفن ام تينا ما ملي وهن خرجيا ماجيش جمع يعني بي ام دستقال بري اكيد ريش كم مصروفها مش جمع وهن انه مصروفها مستر من اللي مالي جرابو جمره باش ترولو وام دت كافن جواتك الفيدري ام خاد قرن هكاتشكن مهبرنا دستي ميكا ام هبر الشغل دكن باوری خبون همی آستانگن جیان درباز دکن اف جنین پنابر ین کردین سوریه بریکا چکنا وان شیریناهیا جیانا خو یا سروشتی درباز دکن سلام بالایی کمپا دومی دوهر ام هر لهريما كردستان عراقي دين لين في جاري ام دچن پایتخت هولير لويدكي پیروزباهين سر سالا نو لدارن و نهاجي پیامنر دنگ امريكا لهولير احمد زيباري باوايك زندي بريا سكايب بمريا احمد دسبيكي ده سر سالا پیروز ب تلكويدكي و روشن حال ويدكي چاواي امادكاري چاوا درباز دبن باش سيروان سر سالا ويا همو كارماندو بينارن دنگ امريكا پیروز با سیروان از نهال جاده مرتزمه لباجاروکی عنکاوا اف جاده تو دبینی یک جاده هری قلبالغ یا بی باجاروکی یعنی روشن بریانها به صدان کس دناوا و جاده دهاتنو چون آوان هبو که از دبینم هیدی دکانو جهن فروشتن تیم گرتن خلق بر به جهن آهنگیرانه و دچجبو پیروز باهی کرن لهفدو بلکتا سر ساله یعنی دناوا وی باجاروکی بیتری 20 آهنگان و بریو بچن لهول و مول و جهو ناوندن کلتوری و هنرین وی باجاروکی سیروان جوان 200,000 کسین کوته پیش بینی کرن و بو سر سال سردانا
هولێرێ بکەن لە گوڕی ڕێڤەبەرێن ناحیە عنکاوە ڕامینوری و گوتیە دەنگی ئەمریکا نێزی 100,000 کەسان وێ سەردانە باژاڕووکی عنکاوەی بکەن ji bo ahenga serê salê ji wan 100,000 kesan yani 10,000 kes ji wan Krîstiyanên ku xelkê Enkawa bûne lê li Amerîka û Ewropayê jiyane gehiştine Enkawa û digel kesûkar û ehl û heval û dostên xwe wê sersalê pîroz bikin. Ehmed ezanim di demê bihinvedana de jî bi taybet rojekê wek sersala yan cejnê din gelek xelk ji bajarên din yên Iraqê jî tên gelo ev yek jî divê sersalê de rast e. Belê gelek xelek hatiye باوکی برفره یعنی آنها لعنکاوه و دست بکه هزا که مزن یا امنی و بلاف بباش برکو خلکی که مزن ببر به عنکاوه و به بچوان جن کو آهنگن سر سال بره و دچن ویستاوالا که گله که مزن دل عنکاوه بره و بچل سنترا اکادمی جواکی لباجارو که عنکاوه کو بهتری 12-13,000 انسان و تن بجداریا و آهنگی بکن لوکه حکومت سیروان حکومت بفرمی چه آهنگ رانه گهاند یا کو بفرمی سپانسریا آهنگان بکه یا کو تکرن کردن تایبت گروپن آلین دیترن بوان آهنگان رابنو وان آهنگان بگیرن گلک جاتین سرکیین باجار هولێرê و بسدما سر سال ورن گرتن خلک مازن ده گشتیا هولێرê و باجاروکی عنکاش طالبه باش احمد يعني مثلا كورونا تي باندور لفان اهنگو هالكفتن جو تبحث وان كر نكري يعني بيجن جماره خلكين جو دفي درباس بنيانجي او رينماين كو حكومه الدانيه حتى كي جرى دي افتش لساعه دي بيكتين وخلق بيجرن ایرانیا از دبینم هر لوی جاده یعنی خلک کم رینماین تندرستی بجهد که بلکه فرانیا وانین کو از دبینم رینمایان بجه ناکن و تو آهنگ که فرمی و که مگوتی حکومت بره نابا بسدم اوه که حکومت آهنگ فرمی بره نابا جبر وی لحیا کو بر به باجارو که بر به دارتو هنگرک اندنین باجار هولێرê هاتی کنیزی 12 کسان بونا قربانی و ترم دوج وان کسان هنا هاتیه دیتن هر واب صدام و ارشاد عاشق هن پیش مرگان جانی خوش دزای لورا تو آهنگ بفرمی بریوانا چه کوته بریوبرن کارتن تایبت نو آلین دنو گروپ سنترن لباجار هولێرê و به تایبت لباجارو که عنکاوی و آهنگ بریوان سیروان است قازمی بجم گروپ که مازنج استرامبیجان امریکا و اروپا هاتنه هولێرê و عنکاوا دناوان دا لیندا جورج کو استرامبیجا که ناودنگ لامریکا هاتیه استرامبیجا که کریستیان جنه و بشداریا و آهنگ بک کو لعنکاوی و بریوا بچه بله قال لك باش جارك دن احمد سرساله تا واتما شغانا هر كسي سرساله خلكين هولێرê جي بيروزكم احمد زيباري بامنيري ما الهولێرê قال لك سباس نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا وەک بارێکی باو لە کۆتایی ساڵدا ئەو ڤیددیۆیانەی بابەتگەلێکی نامۆ لە خۆیان دەگرن تایبەت دەبن بە ڕۆژەکانی کۆتایی ساڵ جێی سەرنجێکی زۆری بینەران دەبن جا بە پێکەوە لەم راپۆرتەدا شتە نامۆکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ببینین. سنتای ئۆرشەلیم قودسێ کامەرانی و خۆشیڤە گەڕاند دلێ خەڵکی باجێر ئەو بجرێن سنتا بابە نوێر سواری حشترێکی بوو و لە دۆرا شوورا ئۆرشەلیمێ گەڕیا وی دارین کرسمسێ بسەر خەڵکێدا بەڵاوەتکردن ئەفساڵ ئیسرائیلی ڕێنەدا بوو گەریدەیەن بیانی بۆ دەمێ 14 ڕۆژان سەردانا قودسا کەڤن بکەن ji بۆ ڕێگرتنێ لە بەڵاوەبوونا کۆڤید. لە تایلەندê jî êvariya Krismesê rev dika fîla xemlandî bi cilûbergên senta demam ku kerestên xweparastinê ji koronayê gihandin xwendekaran. Ev bî salin rêxerên van rêwrisman fîlên bi rahêla sentaya lê dawiya salê dibena xwendingehan û diyariyan didin zarowan lê ev sal wan kerestên xweparastinê ji Covid belave kirin. Bi dehan kesên ku cilûbergên senta li berkirîn xwe havêtin nav goma Orekanse ya qeşagirtî lê Berlînê. Ev rê û rismek salane ye dema jin û mêr bi rahêla sentaya di vê gomê de li vî demê salê melavaniya dikin.
مەڵەوانên ev sal mat mayman demadîtî qeşa stûrtira ji salên borî. Ji sala 1979 were vînerîtî dest pê kirî û her sal nêzîkî heftî kesan beşdariyê têda dikin. NASA teleskopa James Webb henart valahiya esmanî ji bo ku ji cîhanê re xuya bike gardûn çawa bû berî afirandina hesareyan. Teleskopa bi 9 milyar dolaran şoreşekanûya teknolojiyayê ye di 10 salên dahadî de û hevkariya NASA, Ajansa Esmaniya Amerîkî û Ajansa Esmaniya Ewropî. Piştî 27 deqeyan di valahiya esman de teleskopa giraniya wê 6305 کیلوگرام بۆ موشەکە دروستکردیا فەرەنسی هات پاڵدان. پرۆفسۆرێکی زانکۆیەکە ژاپۆنی شاشەیەکە تەلەڤیزیۆنێ ئافراندیە دیکارە تامێن خواردنێ دروست بکە. مامۆستایە زانکۆیا میژی هۆمی میانشیتا ئەف ئالافێ ناسکردنا تامێ دروست کردە ئەو 10 تاما تەڤلی هەف دکە و ئامرێویە شاشەیە تەلەڤیزیۆنی شیانە جوداکردنا تامێن سەرەکە هەیە و دیکارە 20 تاما دروست بکە. دەما تو ژێ بخوازی تامەکێ بدە ئەو شیلیەکێ دە ئاڤێژە سەر شاشێ bi serê zimanê xwe yek dikare wî tamî bike. Li şeva Kirismesê û piştî 2 hefteyên baranên boş li Ostanê Behyayê Bakûra Rojhilata Brazîlê 2 benda firûxan û bûnegera derbederbûna 50,000 kesan û kuştina bi kêmî 20 kesên dî. û 2 rojan berî sal nû be jimareka endam parlemanên Urdunê di hola parleman de bi lukma rahiştin hev û din li demê muştumirekê li ser guhertina destûrî. Vîdyoyên şerê destan zû zû gihiştina mîdyaya civakî. بەڕێوەبەرایەتی خواردن و دەرمان لە ئەمریکا لە بەرنامەیدا هەفتەی داهاتوو ڕێگە بدات تا منداڵانی تەمەن 12 بۆ 15 ساڵ ڤاکسینە بەهێزکەرەکەی فایزەر بەکاربێنن. بەڕێوەبەرایەتی خواردن و دەرمان بەرنامەیشی هەیە تا نەوجەوانان و خەڵکی گەورەش پاش 5 مانگ لە وەرگرتنی هەردوو جارەکەی ڤاکسین ئەوە دەتوانن جارێکی تریش هەمان ڤاکسینی فایزەر وەربگرنەوە. پسپۆڕانی تەندروستی لە ئەمریکا ئاگاهی دەدەن سەبارەت بە مەترسیەکانی ئۆمیکرۆن و دەژڵێن پێویستە خەڵک لە خوێندنگا و بازاڕەکانیشدا ئاگادار بن و ئامادەش بن بۆ ئەو سەختیانەی بەهۆی ئەم ڤایرۆسە گۆڕاوە دێنە ئاراوە. لە 1-2 ڕۆژی ڕابردوودا ئەمریکا ژمارەی پێوانەیی تۆمار کردووە زیاتر لە 290,000 کەس بەهۆی ئۆمیکرۆنەوە تووشی پەتای کۆرۆنا هاتوون. بەڵێن مەسۆز دابوو گۆمێ راپۆرتەکە لەسەر پیرۆزباهێن راپۆرتەکەی سنان لە نیویۆرکەوە لێ مخابنش بەردەمێ منەکاری بوو نەماتوانی بەداخەوە. بەلێ vê kêjîm kiştin dawiya bernameyê heta carê dimê min xêr û xweşî de ser sala